کۆماری ئیسلامی و بەکارهێنانی مناڵان لە سەرکوتکردنی ڕاپەڕینی خەڵکدا. هەواڵەکان ئاماژە بەوە دەکەن کە کۆماری ئیسلامی ئێران بە مەبەستی سەرکوتکردنی خۆپیشاندەران، منداڵان و تازەلاوانیش بۆ دابینکردنی هێزی مرۆیی بە مەبەستی سەرکوتکردن بەکاردەهێنێت. لە چەند ڕۆژی ڕابردوودا وێنەی هێزە سەرکوتگەرەکان بڵاو کرانەوە کە دەری ئەخات بەشێکیان تازەلاون. غوڵام ڕەزا سوڵەیمانی فەرماندەی ڕێکخراوی بەسیجی مستەزعەفین چەندین جار لە وتارەکانیدا دانی بەوە داناوە کە کۆماری ئیسلامی ئێران 8 ملیۆن لاوی بەسیجی لە سەرتاسەری ئێراندا پەروەردە کردووە. زۆربەی و منداڵانە سەرەتا لە ڕێگەی قوتابخانەکانی بەسیجەوە دامەزراون و دواتر بە پەیوەستبوون بە بنکەی بەسیجی گەڕەکەکانەوە پرۆسەی بەکارهێنانیان بۆ مەبەستی سەربازی و سیاسی و ئەیدۆلۆژی دەست پێکات. ڕژیمی ئیسلامی ئێران خۆی لە ئەنجامدانی هیچ تاوانێک بە دژی مناڵان بە دوور ناگرێت. ناردنی مناڵان بۆ کێڵگەکانی مین لە شەڕی ئێران و عێراق، لە سێدارەدانی منداڵانی کەمتەمەن، هاوسەرگیری کچانی لاو و گەشەسەندنی بازرگانی سیغا لەلایەن ئاخوندەکان و دامەزراوەی ئاینی شیعە و کاری منداڵان چەند نمونەیەکی بچووکن لە بەربەریزمی ئیسلامی و وەحشیگەری بەرامبەر بە مناڵان. فەرماندە جەنایەتکارەکان و دەستەی دەسەڵاتداری ئیسلامی گەندەڵی ئێران بە کەڵگوەرگرتن لە منداڵان لە سەرکوتکردندا ئاسێکی نوێیان لە تاوانەکانی دژ بە مناڵان بەدەست هێناوە. دیاردەی مناڵ سەرباز تاوانکاریە. ڕژیمی ئیسلامی ئێران لە ماوەی شەڕی 8 ساڵەی ئێران و عێراقدا بە شێوەیەکی بەرفراوان بەکاری هێنان. لەم ساڵانەی دواییدا بەوە ڕێخستنی گروپ و کاروانی جۆراوجۆر لە ژێر ناوی ڕاهیانی نور مناڵانی قوتابخانە دەبرێن بۆ بینینی بەرەکانی جەنگ و تا ئێستاش سەدان مناڵ لەم گەشتانەدا گیانیان لەدەست داوە. ئەمڕۆ کە ئەم دەسەڵاتە هێزی پێویستی بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ جەماوەری ڕاپەڕی و دانیا جارێکی دیکە پەنای بروەتە بەر ئەو سیاسەتە دژە مرۆیانەیە و لە منداڵانی بەسیجی بۆ سەرکوتکردنی خۆپیشاندەران کەڵک وەرەگرێت. ڕژیم بە سەپاندنی هەژاری و بێمافی، بە بڵاوکردنەوەی خورافات و کۆنەپەرستی ئاینی، بە پەرەپێدانی ئیعتیاد و زیانە کۆمەڵایەتیەکانی دەیان هەزار مناڵی بێماڵ و حاڵ و بێسەرپەرست کردووە و ئێستاش زۆر بێشەرمانە ئەم منداڵە بێ پشت و پەنایەنە لە دژی خەڵک بەکارەهێنێت. لە ڕاپەڕینەکانی دژ بە ڕژیم لە ساڵانی ڕابردوودا بینیمان کە کۆماری ئیسلامی بۆ قەرەبووکردنەوەی نەبوونی هێز ڕەوتە شیعەکانی هاوپەیمانی خۆی بەکارهێنا. ئێستا کە بە ملیۆنها خەڵکی ئێران دەستیان داوەتە ناڕەزایەتی شەقام، مانگرتن و دروشم ناڕەزایەتی شەوانە، هێزە سەرکوتکەرەکانی ڕژیمیان شەکەت و ماندوو کردووە. لە هەمان کاتدا بەربڵاوی جوگرافی و ئینسانی ناڕەزایەتیەکان ماشینی سەرکوتی ڕژیمیان لەگەڵ کێشە و گرفتی جدی بەرەو ڕوو کردووەتەوە. هەندێک هەواڵ و دەنگۆ باس لە هەڵوەرین و ماندووبوونی ڕیزەکانی خوارەوەی هێزە سەرکوتگەرەکان دەکەن. لەوەها دۆخێکدا ڕژیم مناڵانی بەسیجی بۆ قەرەبووکردنەوەی کەمی هێزی مرۆیی بەکارەهێنێت. ناڕەزایەتیەکانی خەڵک دژ بە جیاکاری ڕەگەزی، سەپاندنی هەژاری و بێکاری، نەبوونی خۆشگوزەرانی و ئاسوودەیی، بێمافی و لەوانەش مافی منداڵانە. ئەم ملیۆنها خەڵکە ناڕازیە لەسەر شەقامەکانن بۆ ئەوەی مناڵانی ئێران لە هەلومەرجێکی ئینسانیدا پەروەردە بکرێن و لە شادی و خۆشی و ئیمکاناتی بارهاتن و هەموو چاودێریەکی کۆمەڵایەتی بەهرەمەند بن. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و دام و دەستگاکانی داکۆکی لە مافی منداڵان دەبێ ئەم پیلان و تاوانەی ڕژیمی ئیسلامی لە دژی منداڵانی ئێران شەرمەزار و مەحکوم بکەن. بەکارهێنانی منداڵان بۆ سەرکوتی خەڵک تاوانێکی دژ بە مرۆڤایەتیە و ڕۆژێک دێت کە لێپرسینەوە لە ڕێکخەران و ئەنجامدەرانی ئەو تاوانە ئەکرێت. ئاخوند و بانکخوازانی ئاینی و دەستگای هەواڵگری و سەربازی و مزگەوت و حسێنیەکان کە منداڵان بە مەبەستی سەرکوتکردن ڕێکدەخەن، ئەنجامدەر و هاوبەشی تاوانەکانی دژی منداڵان و لە سبەی ڕۆژی دوای ڕووخانی حکوومەتی ئیسلامیدا لێپرسینەوەیان لەگەڵەکرێت.